يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، هیچ خۆشەویستیەک نییە بگاتە خۆشەویستی نێوانی ژن و مێرد. هیچ کەسێک نییە ئەوەندەی ژن و مێرد کە بە دڵسۆزی و دڵپاکی یەکتریان خۆش دەوێ ئاستی خۆشەویستیەکەیان ئەوەندە بەهێز بێ. خوای پەروەردگار خۆی فەرموویەتی وەجەعەلە بەینەکم مەوەددەتە وەڕەحمە. مەوەددە زۆر بەهێزترە ڕادەی خۆشەویستیەکەی لە مەحەبەت. بەڵام هیچ غیرەیەکیش نییە وا لە ناوبەر بێ وەکو غیرەی نێوانی ژن و مێرد، ئەگەر بە جوانی و بە ژیری ڕەفتاری لەگەڵ نەکرێ. بەڕێزان دیقەتی ئەم وتەیە بدەن، هیچ غیرەیەک نییە بە ئەندازەی غیرەی نێوانی ژن و مێرد لە ناوبەر بێ، ژیان تێک دەربێ، مرۆڤ سەرگەردان بکە ئەگەر بە جوانی و بە ژیرانە هەڵس و کەوتی لەگەڵا نەکرێ. چونکە غیرە لە هەموو شتێکا هەیە، هەر شتێک کە بەرامبەرەکەی هاوبەشێکی هەبێ مرۆڤ لە ناخیا غیرەیەکی بۆ دروست دەبێ. ابن حجر رحمة خوای لێبێ دەفەرمێ الغيرة مشتقة من تغيير القلب وهيجان الغضب بسبب المشاركة فيما به الاختصاص. دەفەرمێ غیرە مشتقة وەرگیراوە لە گۆڕانی دڵ. غیرە یعنی لە تەغەیورەوە هاتووە، لە گۆڕانەوە هاتووە، مرۆڤەکە دڵی دەگۆڕێ. وهەیەجانی الغەضەبی بەدەست خۆی نییە، لە ناخەوە هەز بە هەڵچوون و تووڕەیی دەکا. بۆ بسبب المشاركة، بەهۆی بوونی هاوبەشێکەوە فيما به الاختصاص کە ئەم تیا تایبەتمەندە. ئەو شتەی کەوا پسپۆڕی تۆیە، بەهرەی تۆیە، تایبەتمەندی تۆیە، مرۆڤ هەست بکە کەسێکیش هەیە لەو بوارەدا هاوبەشدا، یەکسەر دڵت دەگۆڕێ و هەز بە تووڕەبوون و هەڵچوون دەکەی لە ناخی خۆتدا. ئێستا دیقەت بدە لە ناو مامۆستایانی بەڕێزی ئاینیدا، لە ناو مەلاکاندا بەداخەوە غیرە زۆرە. زۆر مەلا هەیە هەست بەبوونی مامۆستایەکی ئاینی دەرکەوتوو لە کۆمەڵگادا لە ماڵی خۆیەوە ناڕەحەتە. ئەگەر هەر هیچی بۆ نەکرێت ڤیدۆیەکی لەسەر دەکا، ئەگەر هیچ دەسەڵاتێکی نەبێت کە لە وتار لایدا دەچێت لە ناو سەدان وتاریدا دەگەڕێ مەقتەعێکی بچکۆلە بدۆزێتەوە، ئەم لاولای ببڕێ بڵێ ها خەڵکینە فڵان کەس ئەم وتەیەی پێچەوانەی کەلامی خوا پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەمە خۆشی دەزانێ وانییە، بەڵام غیرەی جوڵاوە، ناڕەحەتە بەوەی کە مامۆستایەکی ئاینی هاوپیشەی خۆی هەبێ. جا لە مامۆستای ئاینیەوە تێپەڕە بچۆ بۆ سەر پزیشکێک، ئەبینی کاتێک کە دەچێت لای پزیشکێک زۆربەی هەرە زۆری ناڕەحەتە بە ناوهێنانی پزیشکێک تر، بڵێ بەخوا دکتۆرێکی چاکش لە هەمان پسپۆڕی تۆدا لەم شارەدا هەیە، ئەڵێ ناوانییە ئەو ساڵی ئەوەندە نەخۆشێکی سەقەت کرد، ئەوە گرانجانە، تۆمەتێکی بۆ دروست دەکا، بوختانێکی بۆ دروست دەکا، خۆشی دەزانێ وانییە، چونکە لە ناخەوە دەکوڵێ، حەز ناکە دکتۆرێک پزیشکێکی تر هەبێ لە ئاستی ئەودا. بڕۆ بۆ لای پارێزەرێک بڵێ ئەو محامیە فڵان کەسیش وەڵڵا وەکو جەنابەت محامێکی چاک و بە ویژدان و بەڕاستی دڵسۆزە و لێزانە لە سندنەوەی مافی مافخوراودا، دەڵێ ناناوانییە وەڵڵاوە فڵان کەس هەر هیچ نەبوو کە من محامی بوو، یەکسەر غیرەی دەجوڵێ، زۆری وا هەیە. ئەمجا پاشان بڕۆ بۆ لای وەستایە بڵێ فڵان کەس بەنای چاکە، کارەباچی چاکە، ئاوبەستی چاکە، لە بواری کاشی و دیزاینی خان و داشتێکی جوان دەزانێ، لە بواری دیکۆراتی خان و داشتی زۆر دەزڕەنگینی هەیە، ئەم دەوێنە نیشان دەدا ئەوانەی ئەو هەر هیچ نییە لە چاوەی مندا، چاو لێ یەکسەر لە ناخی خۆیان هەز بە غیرەیەک دەکات، چونکە کەسێک هەیە هەمان هەوە پیشەی ئەوە. دواتر بڕۆ بۆ لای بەرەک درو، دڵێ ئەم جلو بەرگە چێ دوێتەوە فڵان وەستا، بڵێ خەیاتێک بەرەک دروێکی تر هەیە ئەم پێی ناخۆشە، هەز دەکا بیشکێنێ، کوڕە بڕۆ کورتان درو،
کەبرە کورتانی گوێ درێژ دەدوورێ ئەسب دەدوورێ پێی ناخۆش دەڵێن کورتان درو لەو شوێنێکی کە هەیە و کورتانی وەکو ئەوەی تۆ دەدوورێ. ئەمجا دوکاندارێک پاشان بۆ بازرگانێک پاشان بۆ کوتلەی حیزبیەک هەر شتێک هاوبەشێک هەبوو بە سەبەبی ئەو کارەی ئەو تۆ کە هاوبەشن بەیەکەوە هەست بە غیرە دەکرێت ئەگەر بە جوانی تەعاملی لەگەڵا نەکرێت. جا غیرەی نێوان هاوپیشەکان بەڕێزان، غیرەی نێوان هاوپیشەکان دەکرێت ئەگەر ئینسان ژیرانە و ئەخلاق جوانانە ڕەفتاری لەگەڵا بکە ببێتە مای پێشکەوتن. من غیرەم لە فڵان مامۆستای ئاینی هەیە دەیبا مرد بم لە جیاتی ئەوەی زەممی ئەو بکەم من وتاری جوانتر پێشکەشکەم بەبێ ئەوەی باسی فڵان کەس بکەم با من خزمەتی زیاتر بکەم، با من کتێبێک زیاتر بنووسم، با من وتارێک زیاتر تۆمارکەم، با من مسلمانان زیاتر هۆشیارکەمەوە، با منافەسەی شەریفانە لە بینماندا هەبێ بەبێ ئەوەی ناوی کەس بێنی و بە کەسەوە ماندووبی و ناوی کەس بزڕێنی. تۆ پزیشکی ئەگەر مردی غیرەکەت بەکاربێنە تۆ داهێنانێشکەی زانستی تر بکە، تۆ زیاتر نەخۆشیێکی تر بدۆزەوە، تۆ دەرمانێکی باشتر پێشکەش بە نەخۆشەکانت کە. منافەسەی شەریفانە تۆ بەرگ دروێک بە با جلوبەرگەکانت شەرعیانەتر دوورابن و جوانتر دوورابن. دوکاندارێکی هەرزانجانتر بە دوکانەکەت پاک و خاوێنتر بێ و بە کەمێک قازانج ڕازی بە منافەسەی بەرامبەرەکانت لەوەدا بکە. غیرەی شەریفانە و جوان دەبێتە پێشکەوتن بۆ تۆ و دەبێتە منافەسەیە کە خەڵک ئیسیفادە لەو غیرەیە دەکات، لەو منافەسەی نێوان هاوبەشەکاندا میلەت ئیسیفادە دەکات و خۆشت دەروند مرتاحە و زەرد بۆ کەسیش نەبووە. بەڵام هەمان غیرە ئەگەر بێت و بە ژیرانە و بە ئیماندارانە تەعاملی لەگەڵانەکە یەکەم جار خۆل لە ناو دەبا. هەر کەسێ غیرەی جوڵا هەروتیان فڵان کەس کە هەمان هاوپیشەی تۆیە کەسێکی باش و سەرکەوتووە تۆ لە ناخەوە دڵت گران بوو وەڵڵا برام دڵت بەرگە ناگرێ، دڵت زوو دەفەوتێ، پاشان وا لێدێ ناحەزی هەموو کەس دەبی، وا لێدێ هەموو خەڵک ڕقیلت دەبێتەوە، وا لێدێ ناحەوێیتەوە لەگەڵ خەڵکە لە هەر گوزەرێکابی لە هەر شوێنێکابی لەگەڵ کاسبکارانیشە ناحەوێیتەوە چونکە ئەوەندە غیرەکەت بەهێزە بووی بە ناحەزی هەموو کەس، بووی بە دژمنی هەموو کەس لەناو کۆمەڵگادا جێگان نابێتەوە. بەڵام ئێمە لە وتارەکەماندا زیاتر تەرکیز دەخەینە سەر غیرەی نێوان ژن و مێرد. بەڕێزان غیرەی نێوان ژن و مێرد لە ئەنجامی لە ڕاددە بە دەرخۆشەویستیدا دروست دەبێت. ژن و مێرد ئەگەر وریانە بن ئەوەندە یەکتریان خۆش دەوێ دەگەنە ڕادەی دڵپیسی. بۆیە وتراوە ئینە من الحب ما قوتیل، هەندێک لە خۆشەویستی هەیە بەڕاستی بکوژە. خۆشەویستیە بەڕاستی یعنی ژنەکە پیاوەکەی خۆی زۆر زۆر خۆش دەوێت، پیاوەکە لە ڕاددە بە دەرهاوسەری ژیان و دەستگیرانی خۆی خۆش دەوێت، بەڵام بکوژە یعنی دەگاتە حەدی خۆکوژی و کوشتنی بەرامبەر. جۆردن جلانتۆن وتویەتی الغیرة قد تكون حمایة للحب. غیرەی نێوانی ژن و مێرد ئەگەر بە جوانی و ژیرانە ڕەفتاری پێ بکرێ دەبێتە پارێزەری خۆشەویستی. نزار قباني وتويتي الغيرة هي أكبر براهين العشق وليست شكا كما يعتقد البعض. غيرة بريتيا لا أو بريني شان كان عاشق بون خوشويستي بو برامبر، يعني كاتك كجنة غيرة زورة لم يدكي وللوتكي خوشويستي دايا بوي، كاتك كبيا غيرة زورة بوجنكي للوتكي خوشويستي دايا نقدر يوكو هند خلق دلن أو نشاني شكو قمانا. بويا ما أحسن الغيرة في حينها وأقبح الغيرة في كل حين. آي چەند جوانە غیرە لە شوێنی خۆیدا بەڵام بەڕاستی ناشیرین و قێزەونە غیرە لە هەموو سات و کاتێکدا بەڕەوا و بەناڕەوە. خۆشەویستان ئیماندارانی بەڕێز پیاو نابێ بە غیرەی فیتری ژنەکەی قەفس و تووڕە بێ. ژن خوای گەورە بە سروشت لە ناو ناخیدا غیرەی زۆرتر تیا دروست کردووە لە پیاوەکەی. بارچینە ماڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم دایکمان خاتو عائشة دەفەرمێ أن رسول الله صلى الله عليه وسلم خرج من عندها ليلا. شەوێکیان پێغەمبەر صلى الله عليه وسلم کە سەرەی مانەوەی ماڵی من بوو لەلام ڕۆیشتە دەرەوە. ڕۆیشت چۆ دەرەوە و ماوەیەکی پێچوو. خاتو عائشة دەفەرمێ فغرت عليه غیرەم جوڵا دڵم گۆڕا تووڕەی لە ناخما پەنگی خواردەوە، يعني اضطربت أفعالي وتغيرت أحوالي.
ڕەفتارەکانم گۆڕان شێوەی دەم و چاوم گۆڕا هەڵس و کەوتم گۆڕا فجاء فرأى ما أصنع پێغەمبەر صلی الله عليه وسلم دیارە بە ئیشوکارێکی تایبەتی هاتەوە چۆتە دەرەوە کە هاتەوە فرأى ما أصنع منی بینی لە خۆ تووڕەم دەم و چاوم سوور بۆتەوە پیاڵێک بەتوندی بە عەرزەکە دەشێشم پشتێک ئاوا فڕێ دەدەم هەڵس و کەوتم گۆڕاوە تووڕەیم پێوە دیارە کوردەواری دەڵێ ئاگرم لێ دەبارێ دەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی ما لك يا عائشة ئەغیرتی دیسان چییە خاتو عائشة گیان ئەغیرتی دیسان غیرەکەت جوڵە فقلت وما لي لا يغار مثلي على مثلك أي چۆن بقوربانت بم ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەی چۆن کەسێکی وەکو من غیرەی نابێ بەرامبەر بە کەسێکی جوان و بەڕێز و دڵسۆزی وەکو تۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئەقەد جاءەکی شەیطانوکی ئێستا دیسان شەیطانەکە هاتەوە بۆلات بەڕێزان چەند ژن لەسەر ئەمە تەڵاق دراوە دیقەتی ئەم فەرمودانە بدەن ئەم فەرمودەیە لە صحیحی موسلیمە هاتووە کابرا بە ئیش و کارێکی تایبەت ڕۆیشتۆتە دەرەوە تەلەفۆنێکی بۆ کراوە سەردانێکی ماڵی باوک و دایک و خوشک و برای کردووە بەخوا هەرچی نێتی خراپ بێ لە دڵیان نەبووە کاتێک کە هاتۆتەوە ماڕەوە وەکو خاتو عایشە ژن لە خۆ پەستا تووڕەیە بەخێراتنەوەی پیاو ناکە لە شوێنی خۆی ناجوڵێ ئاوێکی ناداتێت چایەک لێ نانێ شتەکانی فڕێ دەدا بە توندی وەکەوەی کە خاتو عایشە فەرمۆی فرأى ما أصنع پێغەمبەر صلی الله عليه وسلم بە چاوی خۆی بینی ئەم پیاوە ئیماندارەی ئومەتی پێغەمبەری صلی الله عليه وسلم بە چاوی خۆی دەبینێ دواتر دەڵێ وەڵڵاهی مامۆستا نەخسم بە خێزانم وتووە نەوشەیەکی ناشیر نەبووتووە ڕۆیشتومە دەرەوە بەدڵەیەکی پاک هیچ کێشە لە بینمانە نەبووە هاتوومەوە سەلامێکی جوانم کردووە سەیرەکەم دووتەلایە و خۆی لە جێگایە خستووە و نانێک چایەک ئاوێک ئامادە ناکە برام تۆ حاڵی نەبووی ئەم حەدیسانە ئەم فەرمودانە ئەم ژیاننامەی پێغەمبەر صلی الله عليه وسلم سیرەیە هەمووی دەرسی ژیانە خۆ حکایەت نییە پێت دەڵێت تۆش ئەمەد لێ بەسەر دێ ئەگە خێزان دوای کرد پەلاماری مەدە تووڕە مەبە تەڵاقی مەدە بۆی ڕوونکەوە بڵێ ئەغیرتی ئەوە دیسان غیرە گرتوویەتی وتم بەڵێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خاتو عایشە دانی پێدانا ئەرە وەڵڵا ئەوە غیرەیە و ناخم دەقوڵە و ڕەفتارەکانم گۆڕاون فەرمووی شەیطانەکە هاتۆ بۆلات ئەوە ئیشی شەیطانە ئەوە شەیطانە گومانت بۆ دروست دەکا ئەوتی ئێستا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆ بە لای هاوسەرێکی تری وتی وەڵڵای ڕێک وا بۆ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەها شەیطان چت بۆ دروست دەکا جاوەرە ئەمە هاوسەری حەڵاڵی خۆی خاتو عایشە یەقینی هەبوو کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوو لە زات و مەقامی ئەو هەرگیز چاویش بۆ ئافرەتێکی نامەحرەم هەڵنابڕێ چۆ بۆ لای مەحرەمێکی تری خۆی هاوسەرێکی تری خۆی بۆیە غیرە گرتوویەتی بەڵام کاتێک کە پیاوێک هاوسەرەکەی فەقیرە غیرەی لەوەیە دڵپیسی بۆ دروست بووە ئەڵێ دەبێ ئێستا هاو پیاوەکەم لە ماڵی فڵان کەس نەبێ لە کاتێکە پیاوەکە ئاگاشی لەوە نییە بۆیە لە کوردەواری ئێمەدا لەم کۆمەڵگای ئەمڕۆدا زۆرجا گەیشتۆتە تەڵاق لەسەرەوەە پیاوەکە توێتی شتی وا قبوڵ ناکەم بوختانم پێ دەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم نەیفەرموو فەرمووی بەخوا ئازانم شەیطانەکە هاتەوە وەلات و گومانی بۆ خستێ دڵتەوە کە پێغەمبەری خوا ئێستا لە ماڵی فڵان کەسە فڵان هاوسەر و حەڵاڵی خۆی وتی بەڵێ ئەی پێغەمبەری خوا ڕێک وایە جا خاتو عایشە فەرمووی ئەوە معیە شەیطان ئەی پێغەمبەری خوا من شەیطانم لەگەڵایە فەرمووی ومع كل إنسان بەڵێ لەگەڵ هەموو مرۆڤێکا شەیطانێکەیە قالت ومعك خاتو عایشە فەرمووی تەنانەت لەگەڵ تۆشە ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی بەڵێ ولكن ربي أعانني عليه حتى أسلم بەڵێ لەگەڵ منیشا شەیطانێک هەیە بەڵام خوای پەروەردگار یارمەتیدام بەسەریا زاڵ بووم و ئەسلەمە جا ئەسلەمە بەمعنای بەسیغەی ماضی یعنی لا يدلني على سوء قەت ناتوانێت ڕێنماییم کا بۆ خراپە ناتوانێت گومانی خراپ لە دڵما دروستکە ئەگەر بەسیغەی مضارع ئەسلەمە وەرگری یعنی ئەنا سالم من شەڕه خوا بە ڕەحمەتی خۆی منی سەلامەت کردووە لە شەڕی ئەو شەیطانێکە لەگەڵمایە لەگەڵ هەموو مرۆڤێکا لە ناختە ئەو شەیطانە دەجوڵێ بەڵام خوای گەورە بە ڕەحمەتی خۆی پێغەمبەری سەلامەت کردووە لەو شەیطانە بۆیە دەکرێت خێزانی بەڕێزی شت کاتێک کە تۆ هیچ نێتێکی خراپ لە دڵتان نەبوو عەزیزەکەم ڕۆیشتوویە دەرێ هاتوویەوە بەسەر ماڵێکی شێوا و بەسەر دەموچاوێکی عەبوس بەسەر دەموچاوێکی عاجزی خێزانەکەتدا عزری بۆ بێنەوە بەخواوە تۆی زۆر خۆش دەوێت لە ئەنجامی زۆر خۆشەویستیدا وەکو خاتو عایشە شەیطانەکەی ناوناخی گومانی بۆ دروست کردووە تۆش بەم شێوەیە وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئارامی بکەوە و دڵنیای بکەوە
وتراوە ما أشقى المرأة الغيورة وما التعس حياتها. ئای چەند بەدبەختە ئەو ژنەی لە ئەنجامی لە ڕاددەبە دەرخۆشویستنی مێردەکەیدا بەردەوام غیرەی دەکوڵێ، بەردەوام ناخی عەزابی دەدا. ئای چەند بەدبەختە و ئای چەند ژیانی تاڵە. وتراوە نار الغيرة تحترق البيوت السعيدة. زۆر ماڵ پڕ بوو لە بەختەوەری، خێزانێکی بەختەوەر، ژن و مێردێکی خۆشەویست، خی گەورە پارویەک نانی دابوو، منداڵی ساڵحی دابوو، کولانە خانوویەکی ئارامی دابوو، بەڵام غیرەی ناوناخی ژنەکەیان پیاوەکە لە ڕاددەبە دەربوو، گەیشتە دڵپیسی ژیانی هەڵیاسانکردن، ژیانی تێکدان. بەسەرهاتێک عەرزی جەنابتان دەکەم، ئەم بەسەرهاتە لە کتێبی لەو کانە بەینە لەلحەبیب، لەو کانە بەینەنە الحەبیب، نووسەری ناوداری ئیسلامی ئەحمەد شقەیری نووسیوێتی لە تەبعی سێیەمدا، یعنی ئەو چاپەی لای منە 3 جار چاپ کراوەتەوە. تەبعی سێیەم ساڵی 2015 چاپ کراوە، لاپەڕەی 58. ئەحمەد شقەیری لە کتێبی لەو کانە بەینەنە الحەبیب دەفەرمێ پیا و ژنێک هەبوون، زۆر یەکتریان خۆش دەویست، لە ڕاددەبە دەر یەکتریان خۆش دەویست، ماڵێکی ئارام و هێمن. ئەم پیاوە بە ئیش و کاری ڕۆژە نەی خۆی زۆر دەچوە دەرەوە، ناچار بوو، بەخوا زۆر بەمان بەڕێزان واین دەوێ بەیانی بڕۆین حتا جاری وایە شەو دەچینەوە ماڵەوە. پێداویستی ژیان وایە. ئەم پیاوە بەرپرسی یەکەمی ماڵە، کولفەی ماڵی لەسرە، ژیانی ئەم ڕۆژ لە هەموو دنیادا ئاوا ناڕەحەتی هەیە. ئەو پیاوە فەقیرە داما و بەدبەخت ڕۆژانە بەدووی پارویەک نانی حەڵاڵا دەگەڕا. ڕۆژێکیان کاتێک کە دێتەوە لە ماڵەوە بە ماندوێتی ڕاکشاوە، ئەم ژنە بۆ خوشکەکانی باز دەکا، بەتایبەت بۆ خوشکە گەورەکەی ئەڵێ حەز دەکەم مێردەکەم زۆر شۆخ و شنگا، زۆر جوانە، زۆر پیاوێکی محتەرەمە، زۆر بەڕێزە، بەڵام زۆر دەڕواتە دەرەوە، دەڵێت دەوڵای دڵنیابە، ئەڵێ کە هاتشەوە زۆر ماندوو یەکسەر لە جێگای دەخەوێ، کەمتر ئاگای لە منە، بەڵام بەخوا پیاوەکە فەقیرە لە ئەنجامی ماندووبوونی کار و کەسابەتی حەڵاڵە تووشی ئەو ماندووبوو نەبووە. ژنەکەی ئیهمال نەکردووە، بەڵام ئەویش مرۆڤ بە خۆڕەبووت نییە، خۆ ئاسن و دار و بەر نییە. خوشکەکەی بەداخەوە لە جیاتی ئامۆژگاری خێری بکە، ئەڵێ حتا کار لە کار نەترازاوە وای لێ بکە بە کەڵکی هیچ ژنێک نەمێنێ. تێزابی بۆ دێنێ بەڕێزان، تێزاب ترشی ئەسیدی بۆ دێنێ. کابرا دواتر لە بەردەمی پۆلیسی و دادوەرە ئەڵێ بەخوا وەختێ زانیم لە ناو جێگادا بووم ئاگر بەسەر لە شماباری، وەم زانی لە ئاسمانەوە ئاگرم بەسەراباری، چاوەکانم تاریک بوون و بۆ یەکجاری چاوم لەدەستدا، یەک دەبە یەک تەشتێکی گەورە ئەو ئەسیدە ئەو تێزابی بەسەرا ڕشتم ژنەکەم. ئەڵە دوای ژنەکەیان گرت و لیان پرسی بۆ وا لێکرد، وتی وەڵڵی بە ئامۆژگاری خوشکەکەم و بۆ چوونی خۆم وام لێکرد کە هەموو پێست و چاو و نابینای بکەم بۆی هیچ ژنێک نەیەوێ. وتی آخر کۆ ژنی چی؟ کابرا وتی وەڵڵاهی من ئەوەندە دەستکورت و نەدارم، تەنانەت ڕۆژێ بە مێشکیشمانە هاتووە خێزانی دووەمم هەبێ، من خوا دەکا خێزان و منداڵەکانی خۆم پێ بەخێو دەکرێت ڕۆژانە. چاو لێ بەڕێزان غیرەی بەهێز ئەو پیاوەی سووتاند، نابینای کرد، ژنەی جیا کردەوە، بەدبەختی کرد لە زیندانە ڕزاندی. بۆیە بەڵێ نار الغيرة تحرق البيوت السعيدة، ئاگری غیرە زۆر ماڵی بەختەوەری وێران کرد. دەچینە ماڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم جارێکی تر. پێغەمبەری خوا لای خاتو عایشە بوو، میوانی هەبوو، کۆمەڵی پیاوی بەڕێزی لابوو. لەو کاتەدا خاتو زەینەبی دەستیا و خۆش خواردنێکی خۆشی ئامادەکرد بوو. خواردنەکە دیارە خواردنێکی شل نەبووە، لەوە چێ هەندێک کولێرەی کردبێ، هەندێک گۆشت و پارچە پەلیری لەسەر بوو، بێ شێوازێکی ئاوا، واتە خواردنێکی شل نەبووە. لەسەر دەفرێک کە گڵیم بووە لەگەڵ دروستکراوە و خەدیمی خۆمان هەموو بینیومانە، ئەو کاتە دەفرەکان بە زۆری گڵ بووە، خواردنەکەی خستە سەری و هێنای بۆ ماڵی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ لای خاتو عایشە کە میوانی هەیە. خاتێک کە پێغەمبەری خوا لێ وەرگرت، خاتو عایشەش دەستی بە دەستی پێغەمبەرەوە نا، قاپەکەی لە دەست فڕێدا، قاپ کەوتە سەر زەوی، قاپە گڵینەکە شکا لەدلەد بوو و نانەکە و خۆراکەکەش کەوتە سەر زەوی. زۆر ناخۆشە بەڕێزان، لەبەر چاوی کۆمەڵە پیاوی پیاوانەدا کەسەکەش چێوێ خاوەن ماڵ پێغەمبەری خوا بێ صلی الله عليه وسلم، ژنەکەت ئاوا ڕەفتار بکە، هەر پیاوێکی ئەم سەردەمە بێ ئەوە پێ تەحەموڵ ناکرێت، یەکسەر ئاژاوەیەکی گەورە ڕوودەدا. پێغەمبەر صلی الله عليه وسلم بە میوانەکانی فەرموو خۆتان تێک مەدەن، غارت ئومکم، بەخوا من لەگەڵ عایشە هیچ کێشەیەکی خێزانیمان نییە، دڵنیابن هیچ مشکلەیەکی پێشترمان نییە، بەس ئێستا کە ئەم هەوێ ئەم هاوسەرەی ترم ئەم نان و خواردنەی هێنا یەکسەر غیرەی جوڵە، ئاگری دڵی کڵپەی کرد و ئەحواڵی گرت و یەکسەر خواردنەکەی ڕشت و قاپەکەشی شکاند.
دەفەرمی پێغەمبەر صلی الله علیه و سلم خواردنەکانی کۆ کردەوە عەرزم کردن خواردنی شل نەبووە نانەکانی کۆ کردەوە خستیە سەر دەفرێکی ساغ ئەنجا بە کەسێکدا قاپێکی گڵینی وەکو ئەوەی لە ماڵی خاتو عایشە بەبەدەلا ناردەوە فەرمووی بە باجەکەی بدەیت قاپەشکاوەکە بۆ تۆ قاپە ساغەکە بۆ ماڵی زەینەب لێرەدا بەڕێزان دیقەت بدەن حافزی ابن حجر عسقلاني لفتح الباري دا لمجلدي نودا للاباري 325 دا لشرح أم حديث هذا فرميه فيه إشارة أن إلى عدم مؤاخذة الغيراء بما يصدر منها لأنها في تلك الحالة يكون عقلها محجوبا بشدة الغضب الذي أثارته الغيرة تفهم الله فرمودي في غنبره صلى الله عليه وسلم أما جب وذكره أو آفرتي لكاتي غير قرتنا كارك دكا لينا جيره لا يؤخذ عدم المؤاخذة عدم مؤاخذة لينا جيره بقناه برنا نسر لله إخوة ومردكش نابه بعيبي لبقره لأنها في تلك الحالة چونك آفرت لو كاتدا كغيري جولا تفرمي يكون عقلها محجوبا عقلي يكبر دي بسر لدره شاوي تاريك دبه عقلي جام دبه بشدة الغضب چونك آفرت لو كاتدا للوت كي توربون دا كغيري برامبر بمردكي جولا الذي أثارته الغيرة چونك أو غيريا أو اندبهيزا أو اندتوريك بقوة عقلي دقرتويتي جنب عقلي شاوي هيج نابينه خوا لو كاتقنا هباليناك ومردكش دبي لي نقريه حتى هواج دبيتوا لدوايش دا پیغمبر صلى الله عليه وسلم أو كاتاني كغيره جنكانيان أو دجولا تفرمي بلا بقجيانا ندشو بدميانا ندشوا لأن تورا ندبو چونك تزداد غيرة الزوجة ويزداد شكها پیاو کلکاتی غیره ها و سرکیدا لی تو ربو زیاتر غیره که بهز دکا بنزین با آگری غیره دادکا و آفرتک گمانکانی زیاتر دکا على چاولیه ها کدام او بو روشتی داره و یکسر تو را دبی او بو خوی زنی بو شویتی گمانکانی زورت دبن بوی پیغمبری خواه صلی الله علیه و سلم بس چی برانبری غیرهش نکانده بو جاری وها بی ابتسامتین به یک زردخانه یک زردخانه دکد و دیفهم و دیسان غیره کد جولا با زردخانه خیزانکی آرام دکد دوا أو توجيه لين ينجري وفي غمري خواه صلى الله عليه وسلم بآموشگاري كي پر نرمونيان آموشگاري خيزاني دكرت كبسا دولي خود عزيد مدى وقماني خرابن بيما با ودل نيابا من هرگيز پجلتو ناكم غيرك بال سنوري خوشويستي نسيت درو نبات دل بيسي جاري واش هبو عتاب دكرت يعني لومي دكرت وباجەکەشی پێدەدا وەکو ئەو فەرمودەی کە خوێنمانەوە فەرمووی دەبێ عایشە باجەکەی بدەی قاپی کەسێک شکان کە چاکەی لەگەڵ کردی بە قاپەشکاوەکە بۆ ماڵی تۆ بێ ئەو کاتە قاپ و قاچاق وەکو زمانی گرانیەکانی خۆمان وەکو ئێستا زۆر نەبووە ئافرەتێک لەوانێ سێ چوار قاپ و قاچاقی هەبوو بێ لە ماڵەکەیدا حاجەتە پێداویستیەکان فەرمووی ئەوە تا شکاندت زەرەر لە خۆت کەوت ئەبێ باجەکەی بدەی پێغەمبەر صلی الله علیه و سلم لەوێدا بە کرداریش سزای داوە غیرەت کرد ناڕەوات کرد ئەبێ باجی غیرەکەی خۆشت بدەی بۆیە جاری وایە بە زەردەخەنە جاری شەیە بەڕێزان بەو شێوازەی کە عەرزم کردن بە ئامۆژگاری نەرم جاری شەیە بە نیمچە سزادانێکی نەرمووی ئامۆژگاری کارانە کە بە ئاگای بێنێتەوە بابەتێکی گرنگ هەیە لەسەر غیرە بەڕێزان کە عەرزتان کەم ئەویش ئەوەیە ماڵی باوکی ژن دایکی خوشکەکانی زۆر گرنگە نەهێڵن کاتێک کە دەبینن کچەکەیان مێردەکەی خۆی زۆر خۆش دەوێ ئاگاداری بکەنەوە کە ئەم غیرە پاک و خۆشەویستیە نەگاتە دڵپیسی چونکە ماڵی وێران دەکا عەبدوڵڵای کوڕی جەعفەری کوڕی ئەبی طالب کاتێک کە کچەکەی شووی کرد یەک دیاڕی پێوت وتی کچە شیرینەکەم ئیاکە والغیرە فإنها مفتاح الطلاق کچە شیرینەکەم ئاگاد لە خۆت بێ غیرە لە مێردەکەت بکە بەڵام نەهێڵی بگاتە دڵپیسی چونکە غیرە کە گەیشتە دڵپیسی کلیلی تەلاقە مێردەکە وای لێت بێزار دەبێ کچی خۆم ئامان کلیلی تەلاقی مەدەدەست مێردەکەت غیرەی بەرامبەر بکە خۆشت بوێ بەڵام باوەکو خوێی چێش بە ژیان و خۆشەویستیەکەتان ببەخشێ تکە لێ دەکەم دڵپیس نەبی بەرامبەر بە مێردەکەت چونکە دڵپیسی کلیلی کردنەوەی دەرگای تەلاقە لەسەرت ئامۆژگاریش بۆ ژنان خوشکانی بەڕێزم گوێ لە برای خۆتان بگرن یەکەمیان سەرسوڕمانی خۆت خوشکەکەم کچەکەم بە هیچ کەسایەتی پیاوێک دەرمەبڕە لە بەرچاوی مێردەکەتە قەت مەڵێ فڵان کەس جا با کەسایەتیەکی سیاسی دەوڵەت بێ با مامۆستایەکی ئاینی بێ با مامۆستایەکی زانکۆ بێ با شاعیرێک بێ با سیاسەتمەدارێک بێ با ڕۆژنامەنووسێک بێ با پێشکەشکارێکی سەرکەوتوو بێ قەت مەڵێ
فڵان کەس کەسێکی ناودارە قەت لەبەر چاوی مێردەکەتە سەر سوورمان و ئیعجابی خۆت بۆ هیچ پیاوێک دەرمەبڕە با لە تەمەنی باوکیشتدا بێ با وەکو براشت وا بێ با تەنانەت براکەی خۆشت بێ چونکە دڵنیا بە غیرەی مێردەکەت دەجوڵێ. دووەمیان مێردەکەت بەراورد مەکە بە هیچ کەسێک ئەگەر نزیکترین کەسی مێردەکەشت بێ چونکە وەڵڵی کاتێ مێردەکەت بەراورد کرد وتت ئاتخوا تۆ چۆنی و فڵان کەسی برات چۆنە فڵان کەسی ئامۆزات چۆنە فڵان کەسی هاوڕێت بزانە ئەو بۆ ژن و منداڵی چۆنە ئەوە چەند زیرەکە چەند دەوڵەمەندە چەند لێ هاتووە وەڵڵی ئەم مێردەت فڵان کەسی زۆر زۆر خۆش دەوێ کە تۆ وات گوت دڵنیا بەدەیکێ بە دوژمنی هەل لە خۆوە لە ناخی دڵەوە ڕقی لێی دەبێ ئەگە بۆی بکرێت لەسەر کۆڕی ژیان دەیسڕێتەوە وە کارێک مەکە مێردەکەت ببێ بە دوژمنی کەسانێک کە هیچ نەحەزێکی لەگەڵ یان نییە بە زمانی تۆ نەبێ قەت مێردەکەت بەراورد مەکە بە هیچ پیاوێکی سەرزەوی بڵێ خۆشەویستم هیچ کەسێک ناگاتە ئەم تۆ لەسەر ئەم زەویەدا پێغەمبەری خوا و سەحابەکانی لێ دەرچێت لە پلە ئیمانیەکانیاندا هیچ کەسێک ئەگەر شایەنتر بووایە و باشتر و جوانتر و مەرتر بووایە من شوم بەو دەکرد بەڵام تۆ تاکی لەناو هەموو پیاواندا ئەو کاتە پیاوەکەت هەموو کەسەکانی دەوروبەر و کەسە نزیکەکان و هاوڕێکان و دۆستەکانی هەمویانی خۆش دەوێ بۆیە خوشکانیش دەبێ ئاگایان لەمە بێ. بۆ پیاوانی بەڕێزیش لە کۆتا خاڵدا دەڵێم نهى رسول الله صلى الله عليه وسلم أن يترك الرجل أهله ليلا يتخونهم. إمام البخاري ومسلم فرمودا كان رواية كدوى لهدو صحيحين دا يعني يظن خيانتهم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەمیشە ئامۆژگاری سەحابەکانی دەکرد ئامۆژگاریە بووە منیش و بۆ تۆش فەرمووی تکایە پیاوان قەدەغەیە لەسەرتان لە کتوپڕا خۆت بکەیتەوە بە ماڵە قەت لە کتوپڕا خۆت مەکە بۆ ماڵە بەچی يظن خيانتهم بەو گومانەی یعنی شەیطان وا لێ بکات تۆ بڵێ کەسێک لە ماڵەوە نەبێ با لە کتوپڕا دەرگا بکەمەوە فریان نەکەوەی خێزان و منداڵەکانم بزانام داخۆ کەسی پیاوی بێگانە لە ماڵەوە نییە قەت پیاو نابێ وا بکات پیاوی پیاوانە پیاوی دڵپاک پیاوی مسلمان ماڵی خۆت نییە تەنانەت ئەگەر چویتەوە یەک دوو جار کۆکە لە حەوشەکەیە تەقەی پێت بێ مەدخەلەکە دوو سێ جار ئەوە هیم بکە قەت دەستکەکەی یەک کەڕەت مەکە و خۆ مەکە بە ژوورە با خێزانی خۆشت بێ با تەنها دوو نەفەریشت بن. ئێستا چەند جوانترە ئەگەر تەنانەت شەوێک دوو شەو لە ماڵ نەبووی ڕۆژێک لە ماڵ نەبووی نزیکی ماڵبوویتەوە تەلەفۆنی بە هاوسەرت بکە ئافرەت وا لەخوا بەزیابێ وا هاتمەوە نزیک ماڵەوە بوومەوە ئەوە نیشانی دڵپاکیە چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئاگاداری کردین کاتێ شەیطان زەفەری پێبردی لە کتوپڕا خۆت کردەوە بە ژوورا لێت دەبێتە ئەخلاق ئەم ئەخلاقە پیسە دەبێتە دڵپیسی ژەهری ژیانە ژەهرێکە ڕۆژانە دەکەوێتە بینی ئەم ژن و مێردەوە هەتا بەرامبەر یەک دایانکا بە دوژمن و خوا پەناماندا شەیطان لە یەکیان جیا دەکاتەوە وایە لە کۆتاییدا دەڵێن نابووە دڵپیسی نەخێر نابووە دڵپیسی خوایە لە دڵپیسی بمان پارێزە یا ڕەبی خوا لە دڵپیسی بمان پارێزە دڵ و دەروونمان خاوێن کە ئەو ژن و مێردانەی بە یەکەوە ئاسوودە و دڵخۆشن یا ڕەبی خوا بەختەوەرتریان کە ئەوانەی کێشەی خێزانیان هەیە یا ڕەبی خوا بە ڕەحمەتی خۆی ئیسلاحی حاڵیان بکە خوای پەروەردگار ڕەحم بە حاڵمان بکەی شیفای نەخۆشیەکانمان بدەی گرفتەکانمان بۆ چارەسەرکەی ڕزق و ڕۆزیمان فراوانکەی وڵات و کوردستانمان ئاوەدانکەی لە شەڕ و فیتنە هەموو لایەکمان بەدوورکەی بە ڕەحمەتی خۆتدامان پۆشی یا ئەرحەمە الراحمین آمین یا مجیب السائلین آمین والحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون.